قلنا يعني أوشي نزل ما بدأ زاريج بكا بالراستي لروي ورجشي وتاك نحيا كلك صفرة كل دعوة كاري وبسيارة أنا ما كان هذا لبوا سداو كاري شو كان إيش كان نحكي زمان ده من نحكي بوبي بود لو خو ما عندي كين والله بقري لك لا خوشترني اللومة أوج أجيك بخن شيء أو كابرا ده سيدا يقصتوا بس 3000 يمكن دلي أنا بدوني ونابي لو دلي معاجنية برا ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە ناحیەی کەڵەچین ناحیەی کەڵک کۆتا سنووری پارێزگای دۆکە هاو سنوورە لەگەڵ پارێزگای هەولێر و پارێزگای مووسڵ ناحیەی کەڵک بەوە ناسراوە کە خەڵکەکەی زۆر کۆمەڵایەتین لە خۆشی و ناخۆشی لەگەڵ یەکن و دەمانەوێت بپرسین ئەمڕۆ ئایا چی لە ناحیەی کەڵک کراوە چی نەکراوە پێداویستەکانی خەڵک چین لەم ناحیەیە و گلەی خەڵک چینە. كاك صلاة وتسن صالة لك لك دش والله ببيرم ناي بابو بابير ما هاللي الأشياء بله شو كارت سيارة والله بخوم سربازم بس كمان دامي سنجر مستلمال دانشتي خلش كلا كونا كوملاياتينا باس شيء أو ناوتسي مالو والله خلش كلا كوملاياتي أما حشاير فرق تلقى الشاري حشاير اللي ربيك وجيانا احنا كقوتت حشاير احنا بيك وجيان پێکەوەژیان لە خۆشی و هەموو ناخۆشیی و لە هەمووەکی بەڕاستی خەلچکەلک هەموو دۆستپەرستن یانا ئەوە نییە بڵێ کەسێک بی خۆی لۆ خۆی بوێتن یان لە هەموو حادیسەکی لە هەموو نەخۆشێکی لە هەموو کارە ساتێکی بەخۆشی بە نەخۆشی لەگەیەک برایەتیە بەڕاستی ئەو چەند ساڵە لەو کەرەکەی هەتا ئێستا یانە هیچ مشکلێکی وهانە بۆ کە شایانی باسکردن بێ کە خەڵکە زەمان بکاتن یان خەڵکەکەەوە بیتن هەتا ئێستا بەڕاستی هەنە لە هەموو زۆر و ئەوەکانمان شکر لۆ خودای گەورە زۆر لەگەیەک باش لە خۆشی و ناخۆشی بە نمونە ینی چۆن لە خۆشی و ناخۆشی لەگەڵ بەڵێ یانە بۆ نمونە ئێستا کەسێک لێرە ڕووداوێکی سارە ڕوودەداتن تو دەچێ خەستەخانەکە لە خەستەخان ئەو جەس لە هەولێر بیت لە مۆسول بێ خەستەخانەکان دەبینی تو یانە خۆت بە میێوان دەزانی ئەوان خۆیان یانە کەسی دیدێتن ئەو خۆی بە ساحیب قەزیەکە دەزانیتن یانە تو بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورەیەوە لە هەموو شوێنێک لە هەموو ناحیە و قەزایەکی و شتانە نییە بەڕاستی کاگووە ڕۆژانە بەچی خەریکی چی شکار والله ڕۆژانە سیناعینە خەشی سیناع وما سیناعی دەچنە سیناعی کار لە سیناعی دەکەین والله وڵانیش چاوەڕێ وەستای نەواش دەکەین وەستا دەچنە سیناعی هەرێ وڵا ناحیەی کەلک سناعی هەیە یان دەچنە خەبات نا والله کەلک لێرە نیتی دەچنە خەبات زۆر بەیانی لە خەباتین دەچنەوە لە خەبات هەرێ وڵا لێرەیە چ داواکاریتان هەیە لە ناحیەی کەڵک چی بکرێت چیتان بۆ کراوە چی نەکراوە بە خودای کراوە لۆ جاد و ماجادە کراوە بەس هەندێکی مایە داوالەوە دەکەینەوەی هەندێک نەکرایە بڵە ئەومان لۆ چا بکەن یعنی چاکرای دەستخۆشیان لێ دەکەین زۆر بەس هەندێکی ژمایە هەندە کۆرانە چاکرای هەندێکی چا نەکرایە یعنی هەموو قوڕەوەرە بڕۆن یان هەندێکی دەڕۆن هەموو قوڕە بەناو قوڕێ دەکەوی یعنی خۆش قەبیل ناکە هەندێکیان چاکردن شانش بەجێشتە داوای من لەوەیە هەمووی تەواوی تەم دە قیرۆکی خەبات لێ بێتن هەموو یان بچمە لە خەبات کەمترا یعنی ئەو هەندە کۆرانەکەیە چاکرای هەندێکی چا نەکرا بەجێرمە ئەوە تۆ هەموو قاوەڵ بەجێرێشتی ئەوە تۆ بەجێشتیە ئەمەەوە 5 ساڵی شوێ ماسی دەکەم ماسی لە چێ دەگرن لە زێکە لە شێ دەگرینەما دەستنە ماسی گرتنی چ وەخت وڵی ئێواران دەچن سوبینان دێنەوە زیاتر ماسی گرتن بە ئێواران لە بەروی بەشەوە با زیاترە بە تۆڕدا دەنێنەوە سوبینەکە هەل دەکەنەوە زیاتر دەگرن زۆر ماسی هەیە گەر باس ئەمن بە خۆم 22 ماسیم ژمار دێ لەسەر زێکە لە شیاندا منە ماسیەکان لێ ماگرتبی گەورەترین ماسی کە گردبی تا ئێستا چەند کیلو جەماعەت گرتیان 115 گرتیە 114 گرتیە 70 گرتیە 40 گرتیە هەموو نەوەشیان گرتیە زەی گەورە ماسی ئەوە تێدا بەڵێ تێدایە بەس ئەوە قەدیم ئەو ئێستاش گوتنی مەمنوع کرا زۆر ناچنە سەرەوە نییە کەڵک بە ماسی بەناوبانگە لێرە بازاڕی ماسی چۆن ئێستا وڵی ماشەڵای دێ بەزیش گوتنی هە بازارەکە کەس دەبی لە بەروی معاژ نییە ئەگە معاژ بێ بازارەکە باش دەبی گشتی لە ناحەی کەڵک چ گلەیتان هەیە ینی شتێک چ کرایە چی بۆتان نەکرا وڵی گلەیەکەمان ماشەڵە زۆرە بەزیش گوتنی دەبی یەکێک بڵێ چ داواکاری وڵی نمونە جادەکانی هەموو چاکری خێریان نەکردە ئارێ وڵا کاکە ئەوە شقاتە ئەوە لە بەحری مووسڵە دێت شلوی بە 2000 ئەوەمان هەیە زوڕیە
شلوی بە 5,000 ئەومان هەیە بەنگلادشی ئەوە بەنگلادشیە شلوی بە 6,000 ئەوە شلکە شلوی بە 6,000 ئەوانەمان هەیە سلڤەرە شلوی 4,000 دینار کامەی لە هەمووی خۆشترا شۆرە ماسی لە هەموو ماسیچ خۆشترا چەند ساڵیشی ماسیدا والله تقریبا لە پاش 2023 چ داواکاریتانێ واللهی داواکاریمان چیە ئەو ڕێگایمان لۆ چاکەن عالەمەکە ئیشی نییە بێ کاسبیە هەیەنی ئەو ماسیە ماسیکەش مەعاشمان نییە عالم ناکڕی ئەگە مەعاشە بی بازارش دەبی ئەگە مەعاش نەبی بازارش نابی داواکاریانەتانێ ئەرێ والله ئەوەشمان هەیە ئەوە جوڕی زێکە لە چێوە ئەو گچکانە بە 5,000 ئەوە 3 کیلۆ بە 10,000 ئەوە چلۆی بە 4,000 ئەوە چلۆی بە 10,000 ماسیەتان لە چین ئەوە ساغ ئەوەی زێکە لە چێە ئەوە شلکە چلۆی بە 7,000 زێ خۆمانە ئەوانەش سلڤەرە چلۆی بە 4,000 کامەی زیاتر خەڵک دەیوێ خواسی لە ئەگەر هەبی شۆرە ماسی لە هەمووی خۆشترا شەبوت چلۆی بە 15,000 1 کیلۆ 15,000 بەس نییە ئێستا ئەوانەمان هەیە ئەوە شقاتە لە زێ دەژیرێ ئەوە بە 4,000 ئەوە سێ بەدەیە ئەوانەمان هەیە بە 5,000 ئەوەندەیە ئەوە ئیشێکە لە شێوەندەیە خلاص ئەوەش فەقیرە عەمەلەیە ئیشتێک نییە بکە ڕۆژێ بە 10,000 تێوەرە ئیش دەکە گوناحنی ئەو شینە زەلامە بە 10,000 بکە بەرە کابرێ بستێەوە بە 10,000 گوناحنیە بە 10,000 لازمە ڕۆژێ 25,000 بی ئەوە دیتێەوە حتى وارد 15,000 دیناری لە ساو جادێک صاحب عائلە ژن و عائلە ئەوجا عالەمیش دەدەلێ ئەرێەوە بە 3,000 کرێ دەلێ ئەرێ بە دوونیوی نابی لۆ دەلێ مەعاش نییە مەعاش نییە برا ئەوە کاکمۆیە ئەوەش عەمەلەیە ساڵی 12 ماژێ بە 10,000 ڕۆژێ بخوای ئەوەش عەلی قەسابە بە پارە و عالەمێ سادەکە ئیشی عەلی قەسابی لێمە باشترە ڕاستی ئەوەش حکمت غەواسە ئەوە غەواسێکە لە چێە وەرێ کاکە ئەوەش ئەگەی بخنچێ ئەو کابرا دەچی دەیگرتەوە لە زستانان خەڵک بەکەمی دەخنشیانێ حاڵەتی خەنکانی نادستانان خەڵک کەم دەخچی لەوەی انتحار بکە یان ئەوەی سوتفا دەکەوت لە پڕ ئاوان دەگەڕێ بکەوتنە قورتایشی ئەگەنا خنکان کەمە بەڵام هاوینە خەڵک بەهۆی خنکانە زۆرەکەی خەڵک زۆر مەلەوانی دەکات لە هەموو شوێنەکان چەند ساڵە لە ناحەی کەلک دەژی من منداڵی کەلەچێمە با پیر تقریبا لە شێستەکان هاتە کەلەچ چۆنە ناحەیەکی چۆنە خەڵک لێرە چۆنە ناحەیەکی هەتا بڵێ ناحەیەکی یەکگرتووە ناحەیەکی دلگرە ناحەیەکی چاکە لەلایەن خەڵکەوە خەڵکێکی زۆر باشی تدای لە هەموو بوارێکەوە لە بواری هاوکاریکردن لە بواری یەکگرتن لە بواری مساعدە و شتو یعنی لە هەموو بوارێکی خەڵکێکی زۆر باشی تدای گلەیتانەیە چ داواکاریتانەیە داواکاری ئەو پرسیارانە مەکە نازان لە چ داواکارێکی بکەن ئیشەکە ناکرێت زەمادەمە ناکرێت بۆ لەو خۆمەمان دیکەین واللهی دەستخۆشیان لێ دەکەن زۆر کرایە بەس بەڕاستی بلین هەر زۆر کرایە 100% هەموو شتە وەک پێویست نییە بە زۆر تشمان لۆ نەکرایە یعنە بۆ نمونە قاهەیەکمان نییە کە گەنجان یعنە کۆڕ و کۆبینەوەیەک بیتن ئەوە یاریگای 11 توپی پێمان هەیە یعنی یاریگایەکە لە 2012 و 13 هەتا ئێستا نازانم دایتیانە چ شەریکەتی چ مقاولێکی هەتا ئێستا لێ ناگەڕن کاکە لێگەڕن کاکە بە خۆمان چادەکەینەوە ئەنگۆ تێکتان داوە بە خۆمان چادەکەینەوە کاکە هەلوماتان چانەکردی بە خۆمان چادەکەینەوە یعنی یاریگای شەژاری زانیمانەیە ئەو وەختی خۆی شەریکەک لۆمان چاکردێ نە عەزب نە حکومەتە تا ئێستا هیچ پاڵپشتێکی نەکردێ بەڕاستی یعنە لەوانەیە ئەگەر بڵێم ئەگەر غەڵەت نەبم زیاتر لە 36 لە 37 لە عەبمان هەیە هەموو لە نادیەکانە سێ بەشی لە نادیەکانی هەولێرێنە لە نادی ئاکرێنە لە نادی بەردەڕەشینە لە سێمێلن سێ چالا عەبمان لە دوانمە لە شەباپەربی لە هەندێکمان لە بروسکە لە یعنە هەموو نادیەکان یاریزانمان هەیە بەڕاستی لە ڕووی وەرزشیەوە کەم و کوڕیتان بەڕاستی لە ڕووی وەرزشیەوە تاکە نەحیا کەلک سفرە یعنە زیاتر لە 20 قسوور فەریقی ملیمان هەیە کاکە یعنە نەحەیەکی گزکە 20 قسوور فەریقی ملی هەبیتنە تا ئێستا یاریزانێکی 11 یاریزانی نەبیتن یعنە بەڕاستی و کارە ساتە
ئەوە کاتی منیەوە کاتی خۆمان ئەمە کەنە ناوخۆلی یاری ئەومان دەکرد ئەو کات دنیاەوە پێشکەوتنەوە نەبوو لە ساڵی 96 و هەتا 2002 بەس بەڕاستی ئێستا هەموو جیهان ئێستا چاوەڕێی وەرزش و لاوان و ئەوی دەکاتن بەس ئێمە بەڕاستی لە ناحەیە کەلک هیچ پاڵپشتێک نە لە عەزب نە لە حکومەت پاڵپشتی وەرزش و لاوانمان نییە بەڕاستی یانە داوا لەو کەنالە بەڕێزە یحنە لە کەنالی پایتەخت ئەگەر کەسێک بماندینی کاکە چاوەکمان پێدا بخشێنەوە یحنە گوندەکان لەمە باشترن کاکە هەر بڕۆ گوندەکەم و دوو یاریگا و سێ یاریگا هەیە ئەمە ناحەیە یاریگایەکمان هەیە کاکە ناحەیەکی گەورە یەک یاریگای هەبی ئەو یاریگایەکان هەموو تێکسووە بەخوای کەس نێخۆلی بکاتە ساحب من ئەمە نازانین داوا لە چێ بکەین وەڵایی لێرە دەرکە و پەنجەرەی دروست دەکەین پلاستیک ئەلەمنیۆم جام ئەو شتانە دەرکەی ئەلەمنیۆم بە چەندی وەڵایی یەکمان لە 170 دۆلارە تا دووە ڕەقەونی لەو دەورەی شوکار وەڵایی ئیش زۆر خراپە لەو پەڕی خراپیارێ وەڵا سەرەڕای ئەوە نەبوونی کارەبا و ئەو شتانەش زۆر بێزاری کردینە لەو گازندەتانەیە ستان بۆ بکرێت نەکراوە وەڵایی سەرەتا دەستخۆشیان لێ دەکەین لەو کارانەی کە کرایە بەڵام گلەیشمان هەیە لەوانەی نەکرایە چەندین ڕێگاوبانەیە لە ناو کەڵک تەواو نەکرایە هیواداری نەوانە تەواوکەن ئێستا من بەیانیان دێمە ئێرە کارەب نییە سەرتا کارەب نییە سەعات 12 کارەب دێتەوە هەتا 2 ئەو کاتەش کاتی ئیسراحەتە یعنی دێنەوە کارەبەکە دەبڕێ کارەبەکە زۆر خراپە و با بڵێن ئەو دوکانە موساتەحەیە ئیجاری ددەینە حکومەت ساڵانە ئەویش زۆرە باجی غرامات و شتانەش بەڕاستی زۆرە واللهی بگەڕێ لە کەلە خۆشتر نییە لۆمە ڕاستیەکەی ئەوە دەڵێن هەر کەسە خەلکی کەلەگوی بستە هەر جیەک سەبری نایلا دەبێتەوە واللهی وەچ گوتنی لە کەلە چ لۆمە خۆشتر نییە لۆ خەرچی کەلک ڕاستی ئەمانی فولە با بڵێن خەڵکەکەی باشن دەرەجەیەکن خەرچێکە لە چ لۆمە ڕاستی شوکاری تووسی شکاری من قاپ قاچاغا لە کەلە چێ یەکەم دوکان بابم بووە لە کەلە چێ کەونترین دوکان لە کەلە چێ بابم بووە و هەروەها بازارەکەشمان عیبی نییە لە خوای بە زیادبی بەس بەبێ مەعاشی ڕاستی حرەکە عامەتە نییە نەک بەس لە کەلە چێ ئەوە مەدفەعەیە ئەوە ترمزی ڕەمەزانەیە زۆربەی ترمزی سەرسفرەیە دابلین زۆربەی عالم دەکڕن لۆ سەرسفرە شتی دادەنین شەربەتی تێدەکەن ئێستا بۆ نمونە ئەوەیان سعری لە بازار 18,000 دینارە لەکەنە مەداشکامان لۆی کردیە 5,000 دینار خەڵکەکەش زیاتر ئێستا لەبەر لە دوو داشکان وشتی دەڕۆن ڕاستیەکە ئەوە شوشەیە و هەروە دەلە تریشە ئاگادارەوە واللهی ئەمە وەش گوتنی بەدەستمان دەکەوی کەمیەی دەکڕین لەبەر هەندێ ئەوها بە ئەرزان دەفرۆشین ڕاستی مشتریەکانیش زۆربەی ئێستا ئەگەر شتێک داشکان نەکرێ بازارەکە جوولەی ناکە خاستەن لە کەلک لە چ بوارەگە یەکەم دوکان بوو یعنی دوکانی باب لە دوکانی بابم یعنی یەکەم شەخص کە لە کەلە قاپ و قاچاقی کردەوە دوکانی بابم بوو هەرە بۆ ئەحمەد بوو لە کەلک چۆن دەستان پێکرد بیدایەتی ئەوە گەیانتە دوکانێکی گەورە واللهی ئەمە لە سەرەتا بابم لە تەمەنی 15 ساڵی بوو هەر دوکاندار بووە هەتا و وەختەی لە دوکانی بچووکەوە ینی دەستان پێکرد بزەبت چ داواکاریتانەیە لە کەڵک چی بکرێت چی نەکراوە داواکاریمان ئەوەیە بەس مەلعەبی 11 لاعیبمان لۆ بکەنەوە چونکە یەک مەلعەبمان هەیە لە کەلک وەستا خۆش سەلامەت براجان ڕێزتەیە چاوەکەمی ئەو چەند ساڵە وشی والله برا تقریبا 14-15 ساڵەکە هەرێ وەڵا چەند ساڵە لە ناحی والله لە 2011 هاتمە ناحیەی کەلک شوێنێکی چۆنی والله الحەمدولله شوێنێکی زۆر خۆشە و ئارام و بەڵام بڕێک کەمی ئەوەیە بابرێن خزمەتکاریم وەکو زادە و ئەوانە لەیتانە ینی چتان بۆ بکرێت والله زادەکە زۆر گرنگە بڕێک وا ئیش دەکەن یەک لۆخوا برێت ڕەسووی فوندەکەوەیان کرێ بەڵام ئەگەر قێر نەکرێت حساب کە چ نەکرایە هەرێ وڵی ئێستا وەختەی دەبتە بارانەوە بابرێن زادە دەبتە قوڕاو ئەو زادانەش هەموو دەبتە قوڕاو
ئەرێ بەخوای برام ئێستا بەس سەمونتانەیە وەڵا سەمونی تۆماتیک و حەزەریمانەیە سەمون بە چەندیە چەندی بازار وەڵا دە بە هەزار هەر وەک زارانە بازار چۆنە خەڵک دێن والله الحمدلله باشە چای بینە شکر لە خوای گەورە ئەمە وەخت زمانی خۆی مەلهەلەکە لە چێ بینە الحەمدلله کەلک جێ زۆر خۆشە وەڵا هیچ هەموو شوێنێکی گەڕایتنەوە کە لە چێ و الحەمدلله جێ یعنی خۆشە و سیاحیە و لۆ هەموو لە ڕووی هەموو شتێکەوە ڕووی کۆمەڵایەتی و خەڵکەکەی دایم لەگەڵ یەکەن والله خەڵکەی زۆر باشن ئەوەندە لەگەیەکن یعنی هیچ مشکلە نەبێ الحەمدلله ئەمە مشکلەی بەسی دەبێەوە سەهلە الحەمدلله گەلە باش بێ هیچ عیبی نە لە زۆر جێری باشترە لە شوێن دەوروبەرمان زۆر باشترە سوکاری تو چییە کاگو عادەت من مۆزەفم لە دایرە کارەبای هەموو خەڵک دەمناسی و ئیش کارمان خزمەتی خەلکیە و حتا پێمان بکرێش هەر خزمەتی خەلکی دەکەین باران بی بەفر بی ڕۆژ بیتن هەر وەختە هەر کات شەو بی ڕۆژ هەروە هەر سەعاتەکە دیانی حەزکەی بەشەو لە پاش 12 تا سوێنیش بکەی ئەمن هەر دەچم لۆ خەلکی لۆ خزمەتی خەلکیە و بڕێک کێشەی کارەبامان هەبوو الحەمدلله دنیا جەماعەتی بەردەڕەشان چارەسەرمان کردا بنین زەنگەل لەگە زیراعیەکان لەگە کە لە چێو لەگەیەک بوو ئێستا وردکمان جویا کردەوە یعنی الحەمدلله کارەبا مستەقر دەبی بڕێک مشکلەی هەبوو ئەویش الحەمدلله چارەسەر کرا بەگشتی هەر کەسە کێشەی کارەبای هەبی با پەیوەندی بە ئێوە بکە خێرا هەر کێش هەر شخصێک هەر هاوڵاتی کێشەی کارەبای هەبوو دەدینی هەنجا تەلەفۆن هەن لەگرتنە ئەوەش بڕێک مشکلەیە تو دەجان کارەبای ناتوانین تەلەفۆنی هەلگری بەس دەتوانین دوایە بکیەوە پاش نیو سەعات پاش سارێکەشی هەر کات ساتەگەڕا یەک ڕەخنێکی کارەبایە بوو بزات مشکلی کارەبای یعنی ئەگەر زۆر هاتن و کەمبی ئەوە عایدی سەرەوەی خۆم بەس ئەگەر خراپبی خەلە لەگەبی چاکردن عایدی منە هەر ڕقم بەلاوی تۆ لەکن هەموو خەلکی هەر یەکەش تەلەفۆنی کرد با بلێەوە عاد نەهاتیە ئەمە ڕازی و لە خزمەت داملۆ هەموو شێکە نەگەوە بێ فەرق و جودا لۆ هەر کەسێک حەزکەی خۆت شخصی خۆت ئەم شەو سەعات یەشت هەر لە بۆ ئەوەی تەلەفۆنش لۆ بکە بلێ کارەبمان تێکچوە گەر بێیلۆمان و مندا ئیسامان هەیە ئەو هەیە و ئەگەر نەهاتم هەنجی حەق خۆتە بە خۆت قسەکەی بکەوە بەشدار بوو بەردەوامی لەگەڕان لە ناحەیە کەڵک کە بزان گەنجان خەریکی چینە و چی دەکەن چی ناکەن خەریکن لێرە چی دەکەن چی ناکەن والله زەر پیاسە و دەسوڕینەوە ناکەن لێرە ناحەیە کەڵک ناحەیەکی چ والله الحەمدلله ئارام و خۆش زەوج خۆشە وەختەکەی لێرە بەس دەبینەوە ڕووی کۆمەڵایەتی و کووە لێرە خەڵکەکەی چۆن والله بەخۆم هیچ مشکلەم لێ لەو شتێکی ئارامە و الحەمدلله هیچ مشکلەشمان نییە کارێکی جگلەیەکتان نا والله الحەمدلله لەخوای بە زیادی لە هیچ شتێکمان کەم نییە دەستان عزیزی چاوەکەم وەڵا کاکەندە پارەمان دیتیتەوە لە پێش دوکانی مامۆستا حوسێنی مەبلەغە پارەش زۆرمان دیتەوە جەماعەتەکەن دێن ئەسکەلەی دادەنێنەوە بەس ڕقەمەکەی نارێن هەر یەکێک ڕقم تەلەفۆنی خۆتان بیمەبی دانن و لە خزمەت داینا کامیرەمان لێ داوە دیارە عەمەلەکە لی بەردەبتەوە کابرا ساحیبی ئەو پارە ڕادەستی دەکەنەوە ئارێوە لە خزمەت داینا لە کامیرەش لێمان داوە کە لە بەرکەی بەردەبتەوە دەموچای دیار نێت ناوەڵای بەس شاگرد وازان عەمەلە لە ئیشی دێتەوە ئەسکەلەی دادەنێ و لە بەرکەی پشتەوە دەکەی کەمەکە هەندە ئەسکەلە دادەنێت و یەکسەر دەڕوالی بەردەبتەوەنەوە بەرکەی ئەوەی بینیتان ناحەی کەڵک بوو لایەنە کۆمەڵایەتیەکەی کەلک سەرنجی هەموو لایەکی بۆ لای خۆیدا ڕاکێشاوە وا خەلکی لە ڕێگای پایتەخت میدیا گلەیی خۆیان گەیاندا شوێنی مەبەست سوپاس کە لەگەڵمەوە